جنازة لآوي روشو ديارني زار لقوم إقرادة وستبع حفتنا الروا زار دروا بس عاتك 16 كيلومتر دروا زي ديارني يعني. تاسا چی تان کردووە چەندێک گەڕاون هیچ ئەمەلێکەیە من دوێنێ وارە گەشتمە جێ ئەوەی کە تمشامان کرد گومانێکمان لەو گۆمە هەبەویش حەفارەکە ئێستا چووپەڕیوە ئەو بەر دەشلەقێنێ علی خەریکە گومانەکەمان لێرەش نەمینێ وانی وەڕۆی نانەکە دەخۆین دوای دەچینەوە گۆمانی خوارە من دانی بەیانیش ئەو گۆمە گەڕایم سایدێکی سایدێکی مایە و ئینشاڵڵا خوای گەورە لەمان ئاسان دەکە ئەمڕۆ بەیانی هەر چۆنە بێ هەردەدۆزرێتەوە کاکزانە ئەوەی کە تۆ تەجروبە هەبێ زیاتر ئەم بابەتانە کە ڕوئەیە لەکوێ ئاگیرسێتەوە تەرمانە چۆن ئەزانی و گومانەکانت ئەچێ بۆ شوێنانە جەنازە لە ئاوی ڕۆشت و دیارنیە جار لە گۆم إقرادة وستبع حفتنا الروا زار دروا بس عاتك 16 كيلومتر دروا زي ديارني يعني شیش و دار و سی مشتی زۆرتیە ها و باغانەی سەری لافاوشت بردیتی وردە ئەنو عشتیە ینی بە وریایی بگەڕێ کاکزانە بۆ نمونە تۆسا خۆ گومانی چیەکەی لەم ساتەیە مەسەکەی چی بێ ینی ئەگە خۆشمان نێدینێت تۆ لەوانێ بە 8 ڕۆژ 9 ڕۆژ هەفتێکەوە سەر ئاوکەوێ ئەگەر نا خۆی حەق خۆی 12 13 ڕۆژی دەوێ